پێ ناوێ بۆ شەهیدی وەتەن شیوەن و گرین، نامرن ئەوانەی واو لە دڵی میللەتا ئەژین. ئەمڕۆژ چواردەی سەرماوەزی 2725 لە ئاوایی نێر سەر بە شاری سنە بە چاندنی چەند نەمامێک ڕغەوان و چاندنی تۆمی بەڕوو لە کوێستانەکانی وڵات یادی عازیزی نوێترین شەهیدانی ژینگەی کوردستان لە هاوێنی 2725 هاوڕێیانی شەهیدم کاک حەمیدی مرادی، کاک خەباتی ئەمینی، کاک چیاکو یۆسفی نژاد لە شاری سنە، کاک ڕەبین گورانی لە شاری مەریوان، کاک بیستون عەبدوڵڵا، کاک ئالان یوسف لە شاری پنجوێن، کاک ئارێ مختار، کاک محەممەد شێخ حەیدەر لە شاری هەڵەبجە بەرز ڕادەگرین و بەڵێ نەدەین بە هاوڕێیانی شەهیدمان تا دوای هەناسەی ژیانمان بۆ پاراستنی خاکێک کە لە پێناوی گیانی عازیزیان بەخت کرد تێدەکۆشین و بە قەوڵی شەهید شەریفی باجوەر ئەندیشەی سەوزمان ڕێبەرە. یادی هەموو شەهیدانی ژینگەی کوردستان هەرمان، ڕێگەیان پڕ ڕێبوار. بیرم هر لای کردستانه باید دلم پر نخمه